سڵاتان لەبێ لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە هەفتانەی ئەم جارە هەیە تا کۆتایی لەگەڵمان. چیرۆکی جوتیارێکی دەستڕەنگین و نمونەی لە ئاکرێ. ڕێژین لە سلێمانی توانیوێتی سوود لە بەهرەکەی وەربگرێت و بیکاتە بزنسێک. هاوڵاتیان بۆ چارەسەری نەخۆشیەکانی پێست سەردانی گەڕاوی سماقۆڵی دەکەن. بەدەم کوتان و نەخشاندنی ئاسنێکی ڕقەوە خەریکی دەربڕینی هەستە جوانەکانی خۆیەتی. ئاسنگرەیەک لە شاری هەولێر کە پیشەی ئاسنگریە بەڵام لە هەمان کاتدا خولیای شعر نووسینی هەیە، هەردوو پیشەکەی تێکەڵ بە یەکتر کردووە. ئەو دەڵێت ڕقی ئاسن و سەختی کارەکەم نەبووتە ڕێگەر لە بەردەم نووسینەوەی شعرەکانم. کە لە هەشتاکان ئەمە دەستم بە شێرم دەنووسی هەتا ساڵی 86 دیەکەی مەڕووخا بە بۆچی بابرێن لەگە گوندەکانی دیکە ئەو شعرانە مەگەر خۆم هەڵگرت هینامە ئۆردوگا زۆرم لێکان ئەو کاتیش هەموو ڕۆژ بابرێن ئەمە ئەو کاتی پێیان دەگۆ ئەیسا تەحەڕی هەبوو حکوومەتی بەعەز دەهات بە سەماڵەکان دادار ئەوی بۆنی کوردی لێ بەهات بە دەگیرە ئەویش کتابەکی برەک ئەو نامەوەی هەبا دەگیرە. ئەمنش شعرەکانم لای برادێرێکم دانا بوو لە ئەساس لۆم بە جوانی بنووسیم لەوانەیە 200 شعر دەبوو. بابی ئەوەی لە ترسان هەمووی سووتان هیچ شعرم لۆ نەماوە، یعنی هەر لە 82ەوە حساب بکە هەتا 92 91 ئەو کاتی 91 هیچ شعرم لۆ نەما. دیسان دەستم پێ کردەوە شعرەکانم نووسی تا ساڵی تقریبا 2000 ئەوە دیسان بەبەر شاڵاوەش کردێتەوە. دیسان هیچ من ماوە شعرەکانم ئەوەی نووسیتم ئێستا تقریبا لە 2020ەکانەوە دەستم پێ کردێتەوە. ئەو بابرێن پێش 2000 ئەوە بابە باسکەین لە ناوی 2000 ئەو 20 ساڵی ئەوش بابرێن مادیبوونێکی زۆری دەوێت چونکە ئێستا ژیان قورسترە، ئەو کات خۆشتام و لەزەتی زیاتری هەبوو. ئەو بەو شێوە یعنی شعرەکانی من ئەوها بوون. چیرۆکە شعرەکە زەمێژ بوو لە مێشکم گەڵاڵە بوو کە بۆ ڕۆژێ باسی گوندەکەی خۆم بکەم چۆن باسی بکەم. بە ناوی کتابەکەم دانا بە ناوی گەشتێک بۆ زێ دەکەم. ئەو گەشتە بابرێن لەسەر چیرۆکە شعرێکە هەمووی بە شعر نووسراوە نزیکەی 150 لاپەڕەت دەبێت تاکو ئێستا بە زمایەتەوە بکەم. هێشتا لۆ چاپکردنم ئامادەکردیە بەڵام بەخۆ دەزانین چیرۆک زۆری هەدێتە دوێت چەندی لەسەری بنووسی هەر بەتامتر و خۆشتر دەبی. گەشتەکە گەشتەی پاییزەیە، گەشتە پاییزەکەم تەواو کردیا، ئێستا بەتەمای گەشتی بەهاریمە. بەهاری ئەوجا زستانی تێدا ئەوجا باسی ژیانی گوندی و مەڕووماڵات و ژیانی گوندی زۆر خۆشە، زۆر لە گوندی ژیامە زۆر تێکەڵاوی ژیانی گوندی بوومە بە هەموو شتەکانی شارەزایکی باشم لەسەری هەیە. زیاتر لە سەرەتایش باسم کرد لە هەشتاکان کە شێرم دەنووسی زۆر معجززیبی شعرەکانی قانعی بوو. قانع، دیوانی ڕازی، دیوانی ئازار و ئەوین شعرەکانی زۆر خۆش بوون. ئەو زۆر تاسیری لێکردم. شعرەکانی بێکەسی ئەوانی کە لە باسی سیاسی و شتوا بوون لە زۆر ئەوان تاسیریان زۆرێکردن. یعنی زیاتر لەوان لە شعرەکانی کتابی دیوانی مەدهۆشم زۆر خوێنیتەوە، لەوانە تاسیریان زۆر لەسەرمە بوو. ئێستا شعرەکان لەوانێت تقریبان باسکەی بژنێت تۆزگە بەلای قانعی دەرەگەڕێتەوە. ساقی بە فنجانەوە هات پێشێ بداتە دەستم، لەبەر پیری هێزم نەبوو لە بۆی دەربڕم هەستم. گەڕایەوە وا تێگەی دەربەستی فنجانە نیم، بەڵام نەیزانی بە دەردی پیری و تەمەنە مەستم. کە هاتەوە وتم ساقی بە خۆت بیخە سەر لێوم، چونکە زەحمەتە بیگرێ لەرزۆکن پەنجە و دەستم. کامە ئەشکەوت تاریک و سەختە سروشتم وایە ئەو شوێنە جێما،
کامە تاشە بەرد هەوراز و سەخت و بەرز و دژوارە ئەوێن دەڕێمە کامە خەرند زۆر بەرز و هەڵچووە بۆ ناخی ئاسمان تەلاری منە دەنجی مۆسیقام تەقەی تڤەنگ و زڕەی زنجیری تانچی دوژمنە لە زەماوەندیش لە جێی بارینی نوق گەنم و چکلێت و هەڵهەلە و خۆشی وردە ئاسنی ناپاڵمەکانی دوژمنی گەلم ئەکەوتە کۆشی کاتێکی شەهید دەبم دیار نییە نە نیشانێک نەچێلی قەبرم بەڵام سەربەرزم چونکە لە ڕێگەی داکۆچیکردن بە پێوە دەمرم کامە ئەشکەوت تاریک و سەختە سروشتم وایە ئەو شوێنە جێمە کامە تاشە بەرد هەوراز و سەخت و بەرز و دژوارە ئەوێن دەڕێمە کامە خەرەن زۆر بەرزە و هەڵچووە بۆ ناخی ئاسمان تەلاری منە دەنجی مۆسیقام تەقەی تڤەنگ و زڕەی زنجیری تانچی دوژمنە لە زەماوەندیش لە جێی بارینی گەنم و چکلێت و هەلهەلە و خۆشی وردە ئاسنی ناپاڵمەکانی دوژمنی گەلم ئەکەوتە کۆشی کاتێکی شەهید دەبم دیار نییە نە نیشانەیەک نەچێلی قەبرم بەڵام سەربەرزم چونکە لە ڕێگەی تاکۆچیکردن بە پێوە دەمرم ڕێژینێکێک لەو کچە گەنجانەی سلێمانیە کە توانوێتی سوود لە توانە و بەهرەکانی وەربگرێت ئەو هەر لە منداڵیەوە حەزی لە کارکردن بە زەنگیانە و موروو بووە ئێستا ئەو کاری دەستی زۆر جوان دروست دەکات و پێشانگایەکیشی بۆ نمایشکردنی کارەکانی کردوتەوە و دەڵێت بەردەوام دەبم لەم کارە و هانی گەنجانیش دەدات کە سوود لە توانە و ئیشی دەست و چنین بەس بە تەنها لەناو جلی کوردی و بابەتی ئەکسسواراتە نەوەستاوە مەجالەکە بەرفراوانتە ینی بۆ نمونە ئەتوانی گۆشە بۆ جوانکاری ناوماڵ یان لەو حەمان دروست کردووە یان بۆ نمونە وەکو بیرۆکەیەکی تازە ئەم مادەسی ئەنسیانەمان کردووە ئیشمان زۆر لەسەر ئەم بابەتانە کردووە وەکو هەم جوانکاری ناوماڵ هەم بۆ مەدالیا بۆ هەڵواسینی ئاوێنەی سارە ببێت بەسێت ئەمە سویچەکەیەتی و ئەمەشان بۆ هەڵواسینی ئاوێنەکەیەتی و یاخود مەسەلەن بە عادەتێکی زۆر داوا ئەکرێت بۆ شەکراو هەر بەم قیاسە یان بە قیاسی گەورەتر
دواتر کە ئیشەکەم وردە گەورە بوو تەڵەبی خەڵک لەسەر ئیشەکان زۆرتر بوو کە بە تەنیا خۆم فریان ناکەوتم لەگەڵ ئەوەشا حەزم ئەکرد کەسی تر بناسێنم حەزم ئەکرد لەم ڕێگایەوە بەس بە تەنیا خۆم نەبم وەکو ستافێک وەکو دەستە خوشکێک لێرەوە بێکەوە هەمومان ئیش بکەین هەتاکو ئێستا ئێمە 6 کەسین بە خوشکانە ئیش ئەکەین سێدانەمان لە ناو دوکان هەر لێرە حازرین و سێدانەشمان لە ماڵەوە ئیشەکانمان بۆ ئەکەن بەڵام لەژێر جەنەڵی سەرپەرشتی خۆمان لەژێرەوەی کە بەیەکەوە گفتوگۆ ئەکەین لەسەر ئەوەی کە دیزاینێک چۆن بکەین کە بابەتێک چۆن عرض بکەین کە چی بکەین بۆی کە بە جوانترین شێوە بچێتە ناو کۆمەڵگەوە خەڵک زیاتر ببینێ. گەڕاوی سماخۆڵی لە سنووری کۆیا ساڵانێکی زۆرە بۆتە شوێنی سەردانیکردنی ئەو هاوڵاتیانەی کە کێشەی نەخۆشی پێستیان هەیە و پێیان وایە کە بە سەردانیکردن و مەلەکردن لەو گەڕاوە کێشەکانی پێستیان چارەسەر دەبێت. شوێنەکە بە شێوازێکە کە حوزێکی ئاوی لێیە پێش مەلەکردن ئەو کەسانی کە سەردانی ئەو شوێنە دەکەن هەموو جەستەی خۆیان لە قوڕ دەکردن و دواتر مەلە دەکەن. هاوڵاتیەک لە سوید گەڕاوەتەوە سەردانی گەڕاوەکەی کردووە دەڵێت هەر کاتێک کە دەگەڕێمەوە بۆ سوید دەبێت ئاوی گەڕاوی سماخۆڵی لەگەڵ خۆم دەبم. لا پشتت لا پشتت هر نگرتوا وەکو خۆم یعنی لەوەی بەبیرم دێت لە تەمەنی منداڵە دێمە نەکنەوەوەی یعنی وەختی کە دەهاتم ئەولایە هەموو چارچێوەی بوو بۆ ئافرەتان مەسەڵەن لێرە شوێنی ئافرەتان تایبەت بە ئافرەتانیشەوە بەس تێکیاندا پاشماوە پاشان من مەسەڵەن یەک لەو سفەتانەی کە مەسەڵەن کە خەڵکی خۆمان خزمی خۆمان کە هاتوونە ئێرە پێی استفادەیان کردێ با پیرم مامەکانم خارەکانم ئەوان کە هاتنی استفادەی زۆریان لێ کردی و هەمووش ئەمنیش پشتم بەخۆی خوشتێکی زۆرم هەبوو خوشتێکی گەلک زۆرم هەبوو سێ جاریان چار جار بە مەزبوطی هاتن لێرە خۆم شوش یەکەم جار مەسەڵەن خەڵکی ئێرە لەوانەیە کەم تێبگەن ها مەسەڵەن دەنێک سەخۆی ناو ئاوەکەی ئەنێن دەڕن تا وڵات چانە بینەوە نە بەخۆی سفاتی بەکارهێنانی ئەو ئاوەی ئەوەیە دەکەن ئەو دارە هەیە یەکەم جار ئەو قوڕی لە خۆ دەدەی هیچ خۆت لەبەر ڕۆژی شکەکەیەوە ئەوها هەتا بە جوانی شکە بیەوە هێشتا هیچ مایتم پشتیشم مایتە من ناو ئەو جۆگەی خۆ دەشەوی دەچی ناو ئێرە مەلەیەکەی كملت كير يعني حست في قلبت مرتاحة وهات الدري مثلا كمك لو أنا مثلا بوند ليبي يعني اشتغل بابته بس أي شيء مشكلة إني ذروة باش بس ساعات أيش ذروة ليش تاني بس يوم على دوباره خوب شيء والسير زاريان تار زار تواني لسر أو بابته يعني لسر أو مثلا قرله خدان ولا خلا أو يبني أكيد استفادة جزر باشا أكيد بام برحمت بی زور جان نهیت منو او قراوی پیستی عاد نخوشی هبو پی نخوش پیستی هبو چند زارش هاتی مو کلا سوید همون زاری سر منو او داو او قرش میگه خون برتو سویدیش دبی لتری او یکان بردی تو سویدیش استفاده هی زور با اساسی پیستی زور ام استفاده میکنی بخون لسوید استا توز اساسی کم لقلبه و اون داوم کرد محاوله هیچ در ما نکشت شو علاجی نبود بس دو او هزدکم ما هوش باش عن بس صار تابو ما هیچیشم نبود هزار ما وقت زاز خوشت که لخرم پیاده بود پیستی سپی زمان دکات والله پیستی سپی دکات لو عیب نبی سپیا و میپیا هیچی نه یعنی واره که دکات نبیته یکم بدايات میرکانم اساسی زور و نقطه بو او کاتیکاتی شو بو هات میرکانا مالا مالتی ذاکرد تقریبا زور ما مالتی ذا نکرد بس قرا كامل خونه ذا بس مالم کرد بي باشتر بو ميستا ها بس او شواني ماوا لقير كانشم لكي قلتي لقير كانشم
ئەوە دومین جارە دیم ئەو دومین جارەوە دیم ئێرکوانە و جارە قوڕەکەم لە خۆمدایە هاتمە مەلەشم تێدا کردیە ئێستا خوڕانم نمایە ئەم بیدات کە خروشتم ئێرکوانم هەبوو نقطە ئاوی لێدات ئێستا ئەو نمایە خوڕانەکەشی نمایە باشتر بووە ئەوە جاری دومیشە دێم و لە هەولێرش ڕاهاتم هەندێک جار کارە سەختەکان داهێنانی جوانیشی بەدوادادێت ئاسنگرەیەک لە زاخۆ کە ماوەی 24 ساڵە بەبێت دابڕان کاری دروستکردنی دەرگا و پەنجەرە و ئاسنگری دەکات ئێستا توانیوێتی لە پیشەکەیدا گۆڕانکاری دروست بکات ئەویش دروستکردنی چەندین جۆری جیاوازی کاردە و چەقۆ و هەروەها خەنجەرە ئەو کەسانی کە سەردانی دەکەن زۆر جار وێنە لەگەڵ کارە دەستیەکانی دەگرن بۆ خۆشی لە باسی دەکات و دەڵێت ئەگەر بتوانم بەردەوام بم کارگێکی بچووکی دروستکردنی کارە دەستیەکانم لە چەقۆ و کاردە و هەروەها خەنجەر دەکەمەوە. ساڵە 98 ئەوەل جار بەدەست بکرد نەفۆ چێکردنەوە کێرکۆبی وەسنگەریەوە عادی بی دەرگا و پەنجەرە چوە ساڵ حتا ساڵە تقریبا 2003 چۆری من دکۆنی وێرە بەکری و ئەvە مۆی 30 ساڵە کۆنەس ئەف حەزە بووم چێبی دەست پێکردنەوەی شوولی و حتانکە بەردەوامە هەر دەست پێکۆ من هەر شوولەکە بگەیم وێ دەست جیواز بم وەک هەمی حەتادا نەبم محازی شولی های شولی دستی یعنی فتره که شولی دیگه کلی های شولی دستی بی بس شولی کیرکا تقریبا نش هزری و پیلانه صدفه تقریبا شی بی حاجه کرنا کیرکا بشنی که ما روش بروجه زیاده بی بردام بی حتی نگه مونم تشتید بینه اما حاضر يستوجبون أفصانه ها وأو كريات شد كم سيكي دانين تقريبا شوي ديزاينه يعني شولي يعني أصلا ويدوري شد بيك هوتتوي أفا جوازية وهر الشكل كه بده شمشكه هر ديزاين كه أو أصلا بكير كيري بتو حاضر استاندارد جهاني منين الفري أما تشتد بردست يعني وأنت أجي وقتها قلتي تشتت دوباره نه می دوباره کریم نیکر نه تقریبا 3-4 مرحله دست به دیزاینه شنیگه برینه شنیگه پیش کردنه گرم کردنه پشتی گرم کردن جایی فوقش کم و پشتینگه دارته هر کیره که تقریبا 3-4 روزه کمترین تشت حتی اونو که تقریبا نزدیکی 3 تا کاسه کاملی چیکرین تقریبا هر یک جوازه بوشول یعنی هر یک شول خود تایبت هی خال گلت بسیارت کته بسیارت که ساعت که جوازیه یعنی ولفری کیرا چی کتنو که عادات بتنو درگاه چی کتو کیرا چی کت چون یک جدان خودی طلبی سر هی و گلت این تصویرت کنو چن گلتن بین من دیزاین اگه هی از بخوای اینم بوم چی که بکرینه من تقریبا دویت فروتین هادانه که چون من دست بین اگر بفروشم راستی بقى عدس خا كامل كم هذا مهابين ولا بربين عدس كامل كم شو ليت بوش بكم بوشي اف كيرت ام تشتكن اوسني بردسته نه اوسني يعني تايبت يكيرا ان شاء الله بداتي تشتاق باشتر از کم کارک باشتر کو اوسني تايبت يكيرا شولت باشتر کارگاک بچیکرنا کیرا ملوگاک تایبت هی انشالله بودهاتی کو ببت وقت براند اگلی بتن تایبت مفه
لا ئاکرێ بورهان ئەحمەدی تەمەن 52 ساڵ بە جوتیارە نمونەیەەکە ناوبانگی دەرکردووە. ئەو تەنیا 7 دۆنم زەوی هەیە، بەڵام توانیوەتی 70 جۆر بەرهەمی تێدا بەرهەم بهێنێت. ئەو نەسیحەتی بۆ جوتیارەکانی دیکە ئەوەیە کە بتوانن زۆرترین بەرهەم بچێنن بۆی کە بتوانن باشترین دەستکەوتیان هەبێت. دەشڵێت پشت بە توانەکانی خۆتان ببەستن. نوبه من برهان هودي خالك بيوكي دبروكري شلو من چوندن و تشتيا و طاموطيا و قلافليا و هيجير مايو هاي تريا و هنورا و حتى نزيقو حافتي نوعا تشتماي هاي ام اسخو بيبا مشغلية كتشكوتيا وهتا اسخو بيبا مشغيل كام حطون وكا ازي بستون خوبا مشغيلا من نزيكو حاب دونامت عرديت هاي تقريبا حافتنا وتشتي من اللي تشوندي تشتي دو استفاده اللي بيني ما حسنا كم كو تشتي من خسارات بتشيتن دو عالم خب استفاده اللي بيني دو ايش استفاده اللي بينم واكي قلافل كي بوجون واكي كانوا تشتي هاي من اللي تشوندي اس حست كم من هيش تعرتها بيد از خو استفاده باش اللي بينم زراعت تبيه شورازوي بي تدا بيتن شورازوي تشناني تيوتا تشتها بيت هال بهوري حتى بويزه وكي تي حتى تشد بوغيزه هنوري وقت خدا كنت استفاده لي بكم خلي فروشي نيا كنت بيغاموندي كي تشتدونا بيتا خالقه كي عرض زوري هاي ابنا وعد تشتدونا چونديا كو استفاده لي بكتن من عرضه من عرضه من كيماش بس ولو از خو همه تشت نوع تشتليت تشينن پێکەوە بابەتەکانی ئەم جارەی هەفتانەمان بینی هەر شاد و بەختەوەربن.